تاوانێکمان هەیە کەوا تاوانی گشتیە، واتە ئەو تاوانە بە ئاستی کەسێک نییە، بۆ سەر کەسێک نییە، بەڵکو زەرەری بۆ هەموو کۆمەلگا هەیە. هەموو کۆمەلگا لە گەورە و بچووکەوە، لە خوێندەوار و نەخوێندەوارەوە، لە کەسێکی گوندنشین هەتا شارنشینەوە، هەموویان تیا زەرەرمەند دەبن. واتە تاوانەکە دەستدرێژیە بۆ سەر مافی گشتی خەڵک. تاوانێکی ترمان هەیە، تاوانە بۆ سەر تاکە کەسێک، واتە ئەو کەسە تاوانکارە تاوانەکەی دەرحەق بە کەسێکی دیاریکراوە، بە تاکە کەسێکە. جاو کەسە جار هەیە کەسی نزیکی خۆیەتی برایەک لە برایەکی دەکا، هاوسەرێک لە هاوسەرێکی دەکا، باوەک لە منداڵەکانی دەکا، منداڵەکان ستەم و ناڕەوایی دەستدرێژی دەکەنە سەر باوکیان، جار هەیە دەیکوژن لێی دەدەن، لە ماڵ دەری دەکەن، ئەوانەمان هەموو بینیوە. جار هەیە دراوسەیەکە بەرامبەر بە دراوسەیەک، شەریک و هاوبەشێکە بەرامبەر بە هاوبەشەکەی، کار بەدەستی گەورە و باڵای حکومەتە بەرامبەر بە کەسێک، بەڵام وەکو شەخص ستەمی لێ دەکا، لێی دەدا، مافی دەخوا، زەوی داگیر دەکا. ئالەم کاتانەدا ئەمە جۆری دووەمیانە کە دەست درێژیەکە تاوانکاریەکە بەرامبەر یەک تاکە کەس کراوە. قورئانی پڕبەرەکەت و بەخشش ئەم دوانەی دابەش کردووە. جۆری یەکەمیان تاوان بەرامبەر بە مافی گشتی خەڵک نابێ خەڵک بێدەنگ بن، بە هیچ شێوەیەک نابێ خەڵکی لێی بێدەنگ بن، بەڵکو ئەمە پێویستی بەکاری بە کۆمەڵە. یعنی دەستدرێژی کار سنوورەکانی شەرعی بەزاندووە، سنوورەکانی یاسای بەزاندووە، هاتووە دەستدرێژی کردوتە سەر مافی هەموو گەل و نەتەوە و خاک. ئالەم کاتەدا ئەگەر تەنها کەسێک بەرەو ڕووی بێتەوە، دوو کەس بەرەو ڕووی ببنەوە، لەوە ئەچێت دوژمنایەتی شەخصیان بۆ دروست ببێ، لەوە چێ بەرەو ڕوویان بێتەوە، ژیانیان بکەوێتە مەترسیەوە. بۆیە بەرەنگاربوونەوەی تاوانێک کە بەرامبەر بە هەموو کۆمەلگا بەگشتی کراوە، پێویستی بەکاری بە کۆمەڵە. واتە نەک کەسێک و دوو کەس، مامۆستایەکی ئاینی هەستێ بە تەنیا دواتر لە مزگەوتەکە خۆی بمێنێتەوە، بگیرێ فەسڵ بکرێ، تۆمەتی بۆ دروست بکرێت لەسەر ئەوەی بەگشت تاوانێکدا چۆتەوە. نەخێر، ئەمە کاری بە کۆمەڵی دەوێت. یان کۆمەڵک مامۆستا بڕۆن لە شوێنێکانە ڕزایی دەرببڕن، بەڵام هیچ فەرمانبەرێکی تر پشتیوانیان لێ نەکا. ئەگەر بتەوێ دژی ستەمێک، دەستدرێژی کاریەک، تاوانکاریەک بەرامبەر بە کۆمەلگا بەگشتی بوەستیەوە، پێویستە هەموو کۆمەلگا، هەموو چین و توێژەکان بەدەستە جەمعی، بە دەستبارگرتنی یەکتر، بە پشتیوانیکردنی یەکتر، بەکاری بە کۆمەڵ پشتیوانی یەکتر بکەن و بە یەک دەنگ لە ڕێی نوێنەرەکانیانەوە کە دواتر پشتی نوێنەرەکانیان بەرنەدەن، هەموویان داوای مافی ڕەوای خۆیان بکەن و داوای لابردنی ئەو ناعەدالەتیە و ئەو پێشێلکاریە و ئەو زوڵم و ستەمە بکەن. ئەمەش بەچی دەکرێت؟ ئایا دەکرێت خەڵک دەستداتە چەک و ڕوبەڕووبوونەوەی چەکداری بکرێت؟ نەخێر، بە خۆپیشاندانی مەدەنی، واتە دوور لە توندوتیژی، دوور لە فەوزا و تێکدان و سووتاندن و تاڵانچێتی، چووکە خەڵکانێکن لەو کاتانەدا فرسەت دێنن کاتێکە خۆپیشاندانێک دەکرێت. ئەگە مەدەنیانە نەبێ، بەرنامە ڕێژراو نەبێ، لەوە چێ خەڵکانێک ڕقی شەخصی خۆیان دەڕببڕن، بە فرسەتی بێنن، خەڵکانێکی تاڵانچی خۆ بخەنە ناو خۆپیشاندەرانەوە، وەکو چەند جار بینی ومانە دام و دەستگاکانی حکوومەت کەەوەی حکوومەت نین، هی دەسەڵاتێکی دیاریکراوە نین، هی گەل و میلەتن. هەر حکوومەت و دەسەڵاتێکی ناڕەوا بڕوایە کێشکە دێتە شوێنی، دەبێ ئەو دام و دەستگا خزمەت گوزاریانە بمێنن. نابێ ئەو خۆپیشاندانانە لە مەدەنی بوون بچنە دەرەوە، واتە ببێتە توندوتیژی و کوشتن و بڕین و تاڵانکاری و کاولکاری، بەڵکو خۆپیشاندانێکی مەدەنی و پاشان جەماوەری وەلابردنی ئەو ستەمە گشتیە، ئەو دەست درێژیە گشتیە، ئەو تاوانکاری بەرامبەر بە گشتی بە کۆمەلگا کراوە، پێویستە خۆپیشاندانەکە جەماوەری بێ، نەک حیزبێکی دیاریکراو دژی حیزبێکی تر، واتە حیزبێک بۆ مەرامە شەخصیەکانی خۆی، حیزبەکانی خۆی جەماوەری سەر شەقام هەمووی بەکاربێنێ، دواتر ئەو لەوەی پێشتر خراپتر بێ. ئەبێ ئەو پیشاندارە خۆرسکی ناو جەماوەر بێ، جەماوەرێکی واعی و ڕۆشنبیر و بە ئاگا، تەنها و تەنها بەنێتی بەرگریکردن لە خۆی
و سنووردانان بۆ ئەم دەست درێژی کارە کە دەست درێژی کردوتە سەر ماڵ و مڵکی گشتی و بەرژەوەندی گشتی هەموو خەڵکی بە دوێ جیاوازی ئەوە بەرەوڕووی ببنەوە. ئەمە خۆپیشاندانی جەماوەری کە خۆپیشاندانەکان درێژەی دەبێ هەتا وەکو ئەو کەسێک کە ئەو ستەمەی کردووە دەستی دەگیرێ و ڕادەگیرێ و کارەکە چاک دەکرێتەوە. پاشان ڕاگەیاندنیش دەبێت کاریگەری خۆی هەبێ، ڕاگەیاندنێکی بە ویژدانی بە ئینساف جەماوەریانە نەک حیزبیانە بۆ ئەوەی کەوا لە ڕێگەی ڕاگەیاندنەوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە بەرەو ڕووی ئەو دەست درێژی کاریە بوەستێتەوە. ڕاگەیاندنیش کاریگەری زۆر بەقووەتی هەیە. و پاشان مانگرتن، داخستنی کارگەکان و فەرمانگەکان، مانگرتنی تاکە کەسینە، مانگەگرتنی کۆمەڵە خەڵکێک نا، بەڵکو مانگرتنی گشتی لەسەر تاسەری وڵاتە کە هەموو خەڵکەکە سوور بن لەسەر ئەوەی ئەو دام و دەستگانە ڕادەگرن هەتا مافەکانیان بۆ دەجێڕدرێتەوە، هەتا ئەو دەست درێژی کارە سزا دەدرێ و سنووری بۆ دادەندرێ و دووبارە نابێتەوە.